باشی وەڵا باش مە تو چۆنی؟ حیاتەکان باشی وەڵا من زۆر باشم کاک فەرهادە تو بەڕێوەبەری پۆلیسی ڕەحیماوەی وەنیا؟ کەی تو ئەمن هاوڵاتیەکی کوردم هەندە پرسیارمان هەیە جەنابەت پارەی زۆر وەردەگری لە خەڵک لەسەر پێدانی زەوی باشەوە چ ڕەبتی بە پۆلیسەیە؟ عیبە قوتووە داعش نەترسیدە لەمە لۆ دەترسی چاوەکەم جواب دۆ بزانین مەڵبەند پارەی لۆ چی لۆ قەتەعاتی یان پۆلیسی کارکوچێ بزانێەوە ڕاستە ڕاست نییە تو پارە لەو خەڵکە فەقیری وەرەگرن بێ ویژدانینە کەس بووە پۆلیس پارە قەتەعاتی وەربگری ئەو نوکتە یان مەڵبەند وەرە بەمە برێ لۆ پارە لەو خەڵکی وەرەگری بەس بەم برێ کوورهای بێ ویژدان ئەو خەڵکە ڕەشروتەی کەرکوچی 80 ساڵە زولمی لێ دەگرێت جەنابیش دەچی پارەی لێ وەردەگری قەتەعاتی